خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکینەوە ئەچینە لای تۆرێکی دیکەمان لەگەڵەوەی لە ئێستادا هۆکارەکانی گەیاندن و ڕاگەاندن زۆر بووە بەڵام ڕادیۆ بوونی خۆی ون نەکردو و هەمیشە پێگەیەکی گرنگی هەیە لە نێو جیهاندا بەگشتی و بە تایبەتی لە نێو کۆمەڵگەی کوردیدا وەکە زانینەوەی کە سیانزەی شوپاتی هەموو ساڵێک با ڕۆژی جیهانی ڕادیۆ دانراوە ڕادیۆشێکێک بۆ لەو پەیامانی کە بتوانین پەیامەکان و دەنگەکانی تێدا بگەێنرێت و یەکەم ڕادیۆی کوردیش لە ساڵی 1939 لە بەغداد کراوەت و ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ باس لە ڕۆڵ و گرنگی پێکەی ڕادیۆ بکەین وەروە باسێک لە مێژوو ڕادیۆ بکەین و بزانین لە ئێستادا لە نێوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی باسی ئەکەین تا چۆن ڕادیۆ توانیوەتی جێکی خۆی بکاتەوە لە نێو خەڵکیدا بتوانێت پەیامەکان بە شێوەیەکی زۆر باش بگەێنێت ئەویش با میوانداری زۆر بەڕست دکتۆر بەرهەم خالید مامۆستای زانکۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە ئەبێت ئەمڕۆ دۆستڵاوە لێبێ بەخێر بێت ڕۆژێک دانراوە لە جیهانە بۆ ڕۆژی جیهانی ڕادیۆ بۆ دەنگ بزانین با باسێک لە ڕۆژەکە بکەین و گرنگی ئەم ڕۆژە چێ لەوەی کە ڕۆژێک دانراوە بە تایبەتی بۆی سەرەتا زۆر سپاس بۆیەوە بۆ بینەرانتان لە ڕاستیە دانانی ڕۆژەکان وەکو کەلتورێک لەلایەن نەتەوەیەک گرتوەکانەوە لە 15 ساڵی ڕابردووە زۆر پەرەیستەندووە تقریبەن هەر ڕۆژەی هەڵبژێریت ڕۆژی جیهانی شتێکە بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕادیۆ سبێنێ ڤالەنتاین ڕۆژێکە چییە وای لێ هاتووە بۆی با بڵێن بەها بۆ هەندێک بابەتی فەرامۆشکرا و بگەڕێنرێتەوە نەتەوەیەک گرتوەکان ئەمەی کردووە کە هەموو بابەتە ژیاریەکانی پێیوەست بە ژیان و مرۆڤایەتی و ڕۆژێکی بۆ دابنرێت ڕادیۆش پێم وایە درەنگ کەوتون لە دانانی ڕۆژێ بۆ ڕادیۆکە 2011 و 12ە لەبەرەوەی تەمەنی ڕادیۆ سەدەیەک و چارەکە سەدەیەکی تێپەڕانوە بۆیە گرنگی ڕادیۆ من زۆرجا بۆ ڕۆژەکانی کەژەم قسەیەم هەیە کە پێم وایە دانانی ڕۆژێک بۆ ژنان بۆ ژینگە بۆ مناڵان بۆ خوێندکار بۆچی کەمە لە ڕاستیا بێتەوە هەموو کات احتیمامەکانە بۆ بابەتانە هەبێ و گرنگی پێ بدرێت بەڵام وەکو ڕەمزیەتێک بۆ یادکردنەوەی بابەتێکی دیاریکرا و ڕەنگە خراپ نەبێت بۆیە دانانی ڕۆژێکیش بۆ ڕادیۆ لە ساڵی 2011 یونسکۆ پێشنیازی کرد و 2012 پەسەندکرا ینی 13 ساڵێکە یادیە ماکرێتەوە لە سیانزەی دوا دانراوە بۆ گرنگی و بەها و پێگەی ئەو ئامرازە ڕاگەیاندنە جەماوەریە کە تقریبەن ئەتوانین بڵین دوای ڕۆژنامەوە یەکەمین دومین ئامرازەکە کە بۆ شێوە فراوانە توانای گەیشتنی بە خەڵک هەبێ لە ئاستێکی فراوانە و زۆر بە ئاسانی زۆر بە خێرایی بۆیە گرنگی ئەوەی کە ئەو پێگەی کە ڕادیۆ جێڕاوێتی و ئێستاش ئەیجێڕێ ئەخوازەیەکە ئەم ڕۆژەی بۆ دیاریکرێەوە ڕۆژە دیاریکرا و ساڵانە لە زۆر وڵاتانە و خاوشێوەی ئێوە یادەکرێتەوە هەڵبەت بۆ ڕێزگرتنە لەوەی کە ڕادیۆ ڕۆژێ لە ڕۆژان و بە ئێستاشەوە ڕۆڵێکی گرنگ هەیەگی هەیە وەکو ئامرازێکی گەیاندنی جەماوەری لە گەیاندنی هەواڵ و زانیاری لە بابەتی کات بەسەربردن لە فێرکاری لە هۆشیارکردنەوە بە تایبەت لە هەندێ ناوچەی دوورە دەستا کە ڕەنگە ئێستا سەردەمی ئەم ڕۆژمان کە قسە بکەین ئەنتەرنێت یەشان نەگەیشتووەتە هەموو کون و خوشبنێکی جیهان هێشتا تەلەڤیزیۆن و سەتەلایت ڕەنگە ئەستەم بێ لە هەندێک شوێن دابندرێ و ئیشی لەسەر کرێت بەڵام ڕادیۆ ئەو ئامرازە ئاسانە با بڵین فەقیرانەیە کە بۆ خەڵکی ئاسایی و نۆرمەڵ و ناوچەکانی دەرەوەی شارە گەورەکان هێشتا ئامرازێکی کاریگەرە لە زۆر شوێنە ئامارەکان بە پێمانەڵێ کە هێشتا بەکارهێنانی زۆرە هێشتا زۆر کاریگەری هەیە و بۆ کوردستانی خۆشمان و خۆش ئاماژەت بە ڕادیۆی کوردیە ڕەنگە کورد قەرزارتری ڕادیۆ بێ بە تایبەترێ ماگەر باسی خۆناغی پێش ڕاپەڕینکەین داینەمۆی ڕاپەڕین و ئاگادارکردنەوەی خەڵک و وەرگرتنی زانیاریەکان و جۆشدانی خەڵک بۆ ڕاپەڕین کە بانگی کاچینە یادی ڕاپەڕینەوە ڕادیۆ کردیەوە ڕادیۆ بوو ئامرازە لە شۆڕشەکانە دکتۆر لە جیهانیشا بە هەمان شێوە بەڵام کورد دەبێت زیاتر ئەو بابەتە لەبەرەوەی وەک ئاماژەمە بۆ هەموو شوێنێ لە جیهانیشا وەسیلەی گەیاندنی زانیاریەکان و فێرکاری و سەرچاوی معریفە و زانیاری ئێمە و یاجیلی پێش ئێمە ڕادیۆ بۆ بەڕاستی ئەو ڕادیۆیانەی کە ئێمە کە سوکارمان و کەسانی کە لە ئێمە بەتەمەنترن لە سەرچاوی زانیاریەکانیان لە ڕادیۆی BBC و لە مۆنتی کاردۆ لە لندن و لەکوێوە سەرچاوی معریفە و زانیاری خەڵکەکان ڕادیۆکان بۆ کە کاتی دەستگەیشتن بە تەلەڤیزیۆن و بە سەتەلایت و تەنانەت بە ڕۆژنامە و گۆڤارە جیهانیەکانیش ئەستەم بووە بۆیە هێشتا ئامارەکان پێمانەڵێ کە گرنگی ڕادیۆ زۆر پێگەی خۆی نەک لە دەستنیاوە لە هەندێک شوێنە بەهێزتر بووە بۆ بەهۆی حکمی ئەو خۆ گونجاندنە باشەی لەگەڵ
تەتەوری تەکنەلۆژیا لەگەڵ پەرەپێدانی تەکنەلۆژیا باش خۆی گونجان و یەکێکە لەو ئامرازانە وەکو ڕۆژنامە نەبووە با بڵێن ڕۆژنامە تا ڕادەیەکی زۆر شەڕەکەی بەرامبەر تەکنەلۆژیا دۆڕان یا پاشەخشەیەکی کردوە تا ڕادێ تایبەت لە هەندێک وڵاتی وەک ئێمە بەڵام ڕادیۆ توانیوێتی جۆرێ لە خۆ گونجان دروست بکات تەکنەلۆژیا بکاتە خزمەتی خۆیەوە و دیسان ئەو ڕۆڵە قیادیەی لەدەست نەیە لە ئاستێکی باڵ و باڵای بمێنێتەوە. دکتۆر جەنابەت باسی ڕۆڵی ڕادیۆ ئەەکەیت ئەزانین کە تەنانەت تەلەڤیزیۆن کە وێنەشی لەگەڵا بوو لەگەڵ سۆشیال میدیایە یان لەگەڵ ئەم تەکنەلۆژیایە نەیتوانێت زۆر ڕکابەرێتیەکی ئەو تۆ بکە با بڵێن بینەرەکان و بیسەرەکانی لێ وەرگرت بەڕێزت ئەڵێ هێشتا ڕادیۆ کاریگەری ماوە لای خۆمان باس ئەەکەیت یان بە شێوەیەکی گشتی ئەم کاریگەری لە جیهانە ماوە چون ئێستا ئێمە بینین لە دوورەتە دەستترین گوندەکانش ئەم ئامێری مۆبایلە هەیە ئینتەرنێتەکەی بۆ چۆ ئەزانێت چێ بگوزارێت دروست وایە لە ڕاستی ئێمە باسی جیهانەکەین من پێش بەرنامەکە سێری هەندێک ئامارم کردووە تا ئێستا سەرووی 3 ملیار کەس بەکارهێنەری ڕادیۆیە لە جیهانە 3 ملیار لە 8 ملیار ژمارەیەکی کەم نییە بزانم تا ئێستا ئەمریکیەکان ئەڵێ لە سا 92 گەورەکانیان ئەدۆڵت ئەوی لە 18 ساڵ بەرەوسەرە هەفتانە لانی کەم جارێک دوجار گوێ لە ڕادیۆ گرێواتە ڕادەی گوێگرتنی ئەمریکیەکان بۆ ڕادیۆ لە ئێستاە کە ئەمریکا با بڵین بە سەرچاوی تەکنەلۆژیا دایکی تەکنەلۆژیا ناوەبرێ بڵین هێشتا 12 سەعاتی هەفتانەی کات بەسەربردنی گەورەکانیان بۆ ڕادیۆیە بەری ئەوروپیەکان لە ساڵ 6 بۆ 8 گەورەکانیان گوێ لە ڕادیۆگرن بە شێوەیەکی هەفتانە ئەو ڕیکلامانەی کە لە ماوەی ساڵی ڕابردووە بۆ لە ڕادیۆ خەرج کراوە 40 ملیار دۆلار بووە کەواتە ئەو بازرگانانە ئەو بزنسانە ئەزانن هێشتا ڕادیۆ ئەگاتە خەڵکێکی زۆر هێشتا ڕادیۆ وەسیلەیە کە خەڵکێکی زۆر گوێ بگرا ئەجینا ناچێت ڕکلامەکەی لە ناو ڕادیۆ بکە بۆیە لە ئاستی جیهان باسەکەین بەڵێ لە ئاستی جیهانە زۆر بەباشی لە ساڵی ڕابردووە 41 ملیار کەس ئەفو لە ساڵ 41 ئەمریکیەکان گوێیان لە پۆدکاست گرتووە پۆدکاست کە با بڵین ڤێرژنێکی نوێی ڕادیۆیە واتە ڕادیۆیەکە لە سەرخواستە ڕادیۆیەکە توانای ئەوەت هەیە تۆ وەرگێ ناچار نەبی بە کاتێکی دیاریکراوە بە زەمانێکی دیاریکراوە بۆی وەرگری ئەم پەخشە ڕاستەخۆی ئێوە بوون ئەگەر من ئێستا لە ماڵەوە نەبم ئەگەر کارەبام نەبێت ناتوانم بەرنامەی ئێمە ببینی وانە بەڵام بەهۆی پۆدکاستەوە ئەکرێ من ئەو کاتەی مەجالم هەیە سعات دووکە لە کارە گەڕێمەوە سێری بەرنامەکە بکەمەوە گوێ لە بەرنامەکە بگرمەوە بۆیە ئەم کاریگەریە لە جیهانە لەوەیە کورد نەبووەتەوە هێشتا ناڵێم نییە چکە ئەرکێ لە ئەرکەکانی ڕاگەاندن بە گشتی و ڕادیۆ خۆشی بریتێ لە کات بەسەربردن بریتێ لە مەسایلی گۆرانی و میزیک و ئەوی کە بابەتی ئەپلیکیشنی وەکو سپۆتیفای دروست بووە کە سپۆتیفای خۆی با بڵین خزمەتگوزاری ڕادیۆشی تایە کە لەوە 400 ملیۆن کەس ئەکتیڤ یوزەری هەیە کە گوێ لە ڕادیۆگرن لە ڕێگەی سپۆتیفایەوە بۆیە لە ئاستی جیهانە ئامێری تازە ڕاستی ئێمە ئەگەر ئامێرە کلاسیکیەکانی وەکو ڕادیۆیەک بە ڕادیۆیەکی کلاسیکی گوێ لە بەرنامەکان بگرین ئەمەر لەوانەیە کەمی کردبێت لە ئاستی جیهانیش بەدڵنیاییەوە بۆ وەک خۆ دەڵی بەشێکی زۆری هاتۆتە ناو سمارتفۆنەکانەوە لە ڕێی سمارتفۆنەکان و ئەپلیکیشنی ڕادیۆیی زۆر هەیە واتە سیستەمی ڕادیۆیی هاتۆتە ناو ئۆنلاینەوە لە ڕێی ئۆنلاین برۆدکاستینەوە لێەوە خەڵکەکرێ گوێ لە ڕادیۆ یاخود هەندێک ئامبێری قسەکەری زیرەک کە ئێستا کۆمپانیەکان هاوشان لەگەڵ مۆبایلوانی کە بەرهەمیێن کە بەداخەوە لێرە زۆر باو نییە مەسەلەی وەکو ئەلێکسا وەکو سونۆس وەکو ئیکۆ بابلین گۆگڵ ئیکۆ کە لە ماڵا دانرێ لە ڕێی کۆماندی ڤۆیسەوە تۆ دەنگەوە پێڵی بۆ مناڵی بۆم کە لەسەر ڕادیۆی BBC و لە ڕێی ئینتەرنێتەوە ڕەبتا چێتە بۆ BBC بکە سەر ئەمریکا چێتە سەر ئەمریکا و ڕادیۆکە لەگەڵ ئیش و کارەکەیان گوێگری بۆیە کاریگەریەکە ماوە بۆ بەشی زۆری ئێستا ئەو سوودەی کە ڕەنگە ڕادیۆ و دەرفەتەی قۆست بێتەوە بریتێ لەوەی کە تۆ خەڵکەکە بەشی زۆری ڕەنگە کاتەکانی هەمومان ڕۆژان ڕەنگە سەعاتێ 2 سەعاتمان لە دەرەوە لە ناو ئۆتۆمبیلەکانمان بێ قۆستنەوەی ئەو هەلا لە ناو ئۆتۆمبیلە گوێ لە ڕادیۆ بگری وای کردووە کە کاریگەری زۆر بێت خەڵکێکی زۆر هێشتا گوێگری ڕادیۆ بێت چکە تۆگە بە ناچاری لە ناو ئۆتۆمبیلەکە تۆ گوێگری ڕادیۆبی ڕەنگە لە ماڵەوە 2 سەعات کاتیشە هەبێ یا سەعاتێک کاتیشە هەبێ ئەمەدە نەبی ڕەنگە کاتن نەبێ یاسەی تەلەڤیزۆن کە یاسەی مۆبایلەکەت کەی بەڵام لە ناو ئۆتۆمبیلە خڵبەت سیرکردنی مۆبایلوانە ئەستەمترە ناڵم نییە بەڵام ڕادیۆکە کاریگەرترە بۆیە هێشتا خزمەتی زۆر باش ئۆتۆمبیل و خەرەباڵغی و سەرجادە و ئەو بابەتانە خزمەتی زۆری گیانۆ بە ئەوەی کە ئامرێری ڕادیۆ یاخود بابڵین ئامرازی ڕادیۆ و ڕاگەاندنێکی جەماوەری کاریگەری کەم نەکاو بەهێزتر بێت باشە جا دکتۆر ڕاپرسێک ئاراستەی هەندێک لە هاوڵاتیانی ڕانیە کراوە بەیەکەوە لەگەڵ بەڕێزت ئەچینە لای ئەم ڕاپرسیە بابزانێن هاوڵاتیانی ڕانەی ئازیز چۆن باسی سوودوەرگرتنی خۆیان ئەکەن لە ڕادیۆ دواتر ئەگەڕێنەوە
دەکەنە لای دکتۆر بەرهەم. لە دنیای ئەمڕۆدا کە وەسایلەکانی ئیعلام و کەناڵە جیاوازەکانی ئیعلام زۆر بوون تا ئێستاش من پێم وایە کە رادیۆ سوود و کەڵکی خۆی هەروە خۆی ماوە و هیچ لە ئەهمیەتەکەی کەم نەبووتەوە چونکە ئێستاش زۆربەی زۆری خەڵک بۆ وەرگرتنی زۆرترین زانیاری و هەواڵی خێرا پەنا دەباتە بەر گوێگرتن لە رادیۆکان و ئەو رادیۆیانی کە بەڕاستی بوونەتە جۆرێک لە مصداقیتیان لە ناو خەڵکدا لەسەر ناوڕاییشدا هەیە ئێستاش گوێگری خۆیان هەیە و بە زۆر لە جۆرەکان ینی دەکرێت بڵین گوێیان لێ دەگیرێ ئەمان وەکو پێم وایە کە ئێستا وەکو کە باسی گرنگی رادیۆ بکەین رادیۆ تا ئێستا هیچ لە ئەهمیەت و گرنگەکەی کەم نەبووتەوە دەکرێت بڵین یەکێکە لە کاریگەرترین کەناڵەکانی تایبەت بە گەیاندنی هەواڵ و زانیاری و چۆن دەڵێ ئەو زانیارانی کە پێویستن بە ژیانی ڕۆژانی خەڵکەوە. دیارە رادیۆیەک لە ئەو دەستگایانەیە کە گەیاندن دەگەیەنێ بە گوێی هاوڵاتیان و خەڵکدا. ئەمن وەکو خۆم ئەگە بڵێم حەقەت وایە لەبەر ئەوەی کە وەزعی سۆشیال میدیا و وەزعی شتی پێشکەوتتر وەکو تەلەڤیزۆن و ڕێگەیانەکانی تر پەیدا بوونە کەمتر گوێ لە رادیۆ دەگرم ئیلا لەو کاتانەدا نەبێت کە لە نێو سیارەدا زۆر جار رادیۆ دەکەمەوە تەمەن رادیۆ کۆمەڵێک پێیام و کۆمەڵێک هەواڵی نوێ و کۆمەڵێک شتی تازەی تێدایە کە بە حەقەت ئەگەر ئینسان گوێ لە بگرێ کارێکی باشە بەڵام بەداخەوە سۆشیال میدیا وای کردووە کە هەموو ئەو دەستگایانە پاشەخشیان پێکراوە چوونەتەوە بارێکی دیکەی ناجوور. رادیۆ شتی زۆر باش و بە کەڵکی تێدایە لەوانە مەسەڵەن ئێستا خۆتان زان هەواڵەکان هەواڵی ڕۆژن و هەواڵەکان هەواڵی سەریعن بەتابەتی ئەو منتیقەیەمە کە دەکوڵێ و کۆمەڵێک ئەگەری گەورەی لە پێشە و ڕۆژانە بەخۆ دەزانی خەڵک لە قەیلان و ناڕەحەتیدایە ئەو هەواڵانە زۆر خۆشن مرۆڤ حەز دەکاوە حەزی لێکە چرکە بە چرکە هەموو هەواڵەکان ببیستەوە گوێی لێ ببێ تۆ کە لە مەسەلەن لە سەفەرێکدا لە ڕێگایەکدای رادیۆەکە دەگەیتەوە لەو کاتاندا هەواڵێک دێ مەسەلەن دەڵێەوە موچە هات یەک لە حاڵەتە گەورەکانە دەڵێەوە مەسەلەن لە ڕۆژاوا ڕوویداوا لە ئەمریکا و ئەوە هەنگاو دەنیەوە مەسەلەن ئێران ئەوە بەرەی مقاومە و پاشەکشێکرد هەموو ئەو حاڵەتانە خەبەری خۆشن و خەبەرن کە ئینسان پێویستی پێیان هەیە ڕۆژانە گوێ لێ بێ ببیستە یا مەسەلەن لە بارێکی دیکە ئەگەر لە ڕووی تەندروستیەوە تەماشاکەی رادیۆ کۆمەڵێک بەرنامەی جوانی هەیە مەسەلەن لەسەر تەندروستی مرۆڤ گوێی لە ڕادەگری بەتایبەتی ئەو ڕۆژانی کە خۆ دەزانی لەو حاڵتە ئێستادا نەخۆشیەکان ئەوەندە سەریع بوونەتەوە لەو هەرێمە ئێمەدا لە سەرەتان لە شەکرا لە زەخر لە جڵدەی دڵ هەموو ئەوانە پێویستیت پێ هەیە کە هێندێک معلومات و شت لەسەر هەبێ ئەوڕۆ تەکنۆلۆژیا بەگشتی بەرەو پێشەوە چوە ئەوڕۆ حساب کە هەموو کەس تەلەڤیزیۆنی خۆی لە باخەڵی خۆیدایە و لە ڕێی مۆبایل و لە ڕێی زیرەکی دەست کردو ئەوانەوە کەمتر ئەو شتە و گوێکردن لە رادیۆ با بڵێن خەڵک ئێستا گوێ لە رادیۆ دەگرێت جاران شت کەم بوو خەڵک لە لادێکان دادەنیشت بۆ ئەوەی کە گوێ لە هەواڵەکانی دەرەوەیان جیهان بگرێ ناسا گوێ لە رادیۆیەکی قسارە دەگریان هەبوو جاران لە نەوەتەکاندا خەڵک رادیۆیەکی گسکێ هەر لە باخەڵەدا بوو بۆ گوێگرتن و ئاگادار بوون لە هەواڵەکان بەس ئەوڕۆ بە حکمی پێشکەوتنی تەکنۆلۆژیاەوە خەڵک باوەڕ ناکەم ئەوڕۆ لە سەدایەکی خەڵکی گوێ لە رادیۆ بگرێ مەگەرەوە کەسێک شوان بێ لە لادێکان بیان لە شوێنێکی ئاوا بیان لە چیاکان بێ کە با بڵین خەتی ئەنتەرنێت و کۆمەڵک شتی ئاوای بەدەنا خەڵک ئەوڕۆ کەمتر گوێ لە رادیۆ دەگرێت لەبەرەوەی ئەوڕۆ تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە و لەگەڵ ئەوەشدا ئۆتۆمبیل زۆرە هەموو هاتوچۆ و هەمووشۆی هاوڵاتیان بە ئۆتۆمبیلە منیش لەبەرەوەی ئۆتۆمبیل بەکاردێنم بۆ هاتوچۆ هەمیشە کە سواری ئۆتۆمبیلەکە دەبم رادیۆکەم دەکەمەوە و لەبەرەوەی رادیۆی هاوڕێی مرۆڤە و واش دەکات کە هەمیشە ئاگال لە هەموو ئەو گۆڕانکاریانە بێ کە لە دەوروبەردا ڕوو دەدەن و لە دەرەوە ڕوو دەدەن ئەوەش یەکەکە لەوەی کە هەمیشە مرۆڤ بە ئاگایی بمێنێتەوە. باش بەراورد بە جاران تاسەند بەکارێنانی رادیۆ کەمی کردووە جاران بۆ نمونە هەر کەسێک دەدبینی رادیۆیەکی قیساڕی پێبوو یا لە ماڵەکەیدا رادیۆیەکە بوو گوێی لە هەواڵەکان دەگرێت گوێی لە گۆرانی میوزیکی ڕەسەن دەگرێت جاران تەکنۆلۆژیا هێندە پێشکەوتوو نەبوو و
ئامێرەکان و ئامرازەکانی پەیوەندیش هێندە زۆر نەبوون تاکە ئامراز بۆ پەیوەندیکردن و بۆ بیستنی هەواڵ و گۆڕانکاریەکانی دنیا تەنیا ڕادیۆ بوو دواتریش تەلەڤیزیۆن پەیدا بوو جابوویە ڕادیۆ هەمیشە هاوڕێی مرۆڤەکان بووە هەم لە چاخانەکان هەم لە دەشت و دەر هەم لە ماڵەوە بۆیە هاوڕێکی نزیکی مرۆڤەکان بووە بۆیە ئەمە ژوای کردووە کە زۆر لێو نزیک بێت و ئاشناتی لەگەڵدا پەیدا بکات بەڵام بە حکمی ئەوەی ئمڕۆ تەکنەلۆجیا هەندە پێشکەوتووە تەلەفۆن جێگەی ئەوەی گرتوتەوە و سەتەلایت جێگەی ئەوەی گرتوتەوە ئەوە ژوای کردووە کە بەهای ڕادیۆ کەم ببێتەوە تەنیا لەناو ئۆتۆمبیل و چاخانە و هەتا بەهای ڕادیۆکانیش ینی پرۆگرام و بەرنامەی ڕادیۆکانیش هێندە لاوازن مرۆڤ حەز ناکە گوێشیان لێ بگرێ بۆیە ئەمە ژوای کرد هەتا کوالیتیەکەشیان زۆر نزمە ئەم کوالیتی نزمیە وای کردووە کە مرۆڤ لە ڕادیۆ بتۆرێ کەم بتوانێت هانا بۆ ڕادیۆ بەرێ مەگەل لە کاتێکی زۆر لێ قەوماندا نەبێ وڵا ئێستا خەڵک وەک جاران نەماوە گوێ لە ڕادیۆ بگرێت لە بەهۆی ئەو تەکنۆلۆجیا و مۆبایل و شتەوە بەڵام ئەمە نەتاکو ئێستا هەر لە ناو سیارەی گوێ لە ڕادیۆ دەگرم بەس ڕادیۆ دەکەمەوە جارانیش تا ئەو ڕادیۆ قسارە و ڕادیۆی کە هەبوو ینی لە ماڵاندا دەنیشتن گوێمان لە ڕادیۆ دەگرت ئێستا ئەوە نەماوە بەڵام پێم خۆشە سەردەمی ڕادیۆ بێتەوە بەڕاستی خۆشەکەی ڕادیۆی لە ئەوەیدا نییە بڵێ وەک ئەوەی فەیسبوک و ئانە دەستمە سەر ئەو بەرنامە سەر ئەو بەرنامەی ڕادیۆیەکە دەبێت چاوەڕێکی چ ئەو هەڵدەدرێت سەریان. زۆر سپاس بۆ هاوکارانمان لە ڕانیەوە بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسە و هەموو ئەو هاوڵاتیانش کە بەشدار بوون لە ڕاپرسەکە دکتۆر بابینەوە سەر تەوەرەکەمان و ئەو بەڕێزانش کە ڕاپرسەکان ئەنجاماوە ئاماژە بەوەکردنەوەی کە ئێستا بەهۆی سۆشیال میدیاوە بەهۆی بەرەوپێچوونی تەکنەلۆژیاوە لەوانەیە هەندێک جار ئێمە بۆ زانیاریەکان نەگەڕێنەوە سەر ڕادیۆ بەڵام باس لە ڕابردوو بکەین ئەبینین کە جاران پەیامێک ئەگەر لە ڕادیۆ بووە زۆر باشتر دەنگی ئەوە ئێستا لەگەڵەوەی کە تەلەڤیزیۆنەکان هەیە شاشەکان زیای کردووە میدیاکان زیای کردووە سۆشیال میدیا هەیە بەڵام هەندێک ئێمە هێشتا ئەو زانیاریان کە پێمانەگا بەڕاست و دروستی ناگاتە لای ئێمە دروست وایە وەک ئاماژەشیانە بەشێکیان وەک حەزی ڕابردوو باسی ڕادیۆ و گرنگی ڕادیۆکەن بەتایبەتەوە ڕانیە و دەواازەی ڕاپەڕین لێەوە بۆ ڕەنگە کاریگەرێکی لەسەر ئەوان زیاتر بوو بێ بەشێکیش ئەوەی کە دیوە ڕاستەکەی یەکەم تەکنەلۆجیا چۆن ڕۆڵی هەبووە لە بابڵین کەمکردنەوەی ئەو ئامرازانە زۆر شتی کەش ینی پەیوەندی کۆمەڵایەتەکان و بابەتی دیکە کە ڕەنگە لەگەڵ خۆتان جاری کە باسمان کردوێ بەڵام ڕۆ باسی ئەوتەوەرە ناکەیت لەسەر هەردوو ئاست کاریگەریەکە دەرکەوتوە ئاستی بابڵین لە ڕووی چەندێتیە و لە ڕووی چۆنێتیشەوە پێشتر ئامرازەکانی ڕاگەاندن وەکو عەدەد کەم بوون با بڵین یەک دەستگایە دوو دەستگا چەند دەستگای لە پەنجەکانی دەست ڕەنگە تێنەپەڕی بێ ئەمە لە وەکو عەدەد وەکو کواڵیتی زانیاریەکانیش کواڵیتی زانیاریەکانیش بە تایبەت لە ئێستاە لە سەردەمی سۆشیال میدیایە و لە سەردەمی فرەیی سەرچاوەکانە وای کردووە بەشی زۆری زانیاریەکان بە تایبەت میس ئینفۆرمیشن و دیز ئینفۆرمیشن ڕووی کە زانیاری هەڵا یاخود بە قەست زانیاری چاواشەکاری بڵاوکردنەوە لە هەندێک دام و دەستگا و ڕاگەیاندنەوە کە ئەیبینی نوێی بیسین و ڕۆژانە بەریەکەوین هۆکارێکە بۆی کە متمانەی خەڵک بە زۆرە لە زانیاریەکان نەمابێ پێشتر بۆ ڕادیۆ و بە شێوەیەکی گشتیش بۆ هەر بابەتێکی دیکە با بڵین وەکو بەڵگەیەک ئەهێنرایەوە گە من قسەیەکم بە ئێوە بوو تا باسی هەواڵێک شتێکم بۆ ئێوە کرداگە بوتانەیە چێوتی بوومتە تەلەڤیزیۆن بوتی یا ڕادیۆوتی ئیتر ستۆپتانە کرد تاوە جێی باوەڕ بۆ بابەتە بەڵام ئێستا بە عەکسەوە دوای چێوتیە بێ بڵێ کوێوتی کوێ بڵاوی کرێتەوە کە وتە کوێ پرسیارەکەی ڕەنگە جوابەکەی من ڕای تۆ بگۆڕێگە بڵێن فلان کەناڵ باوەڕ نەکەی بڵێن فلان شوێن باوەڕ نەکەی بڵێن فلان دەستگا یەکسەر تۆ پرسیارێکە لا دروست بێ بۆ پێشوەختە تۆ فلتەرێکە کردووە با بڵێن دابشکاری و کلاسیفیکیشنێکە کردو بۆ ئەو دەستگایانی کە لای خۆتەی ئەزانی چێ هەواڵی ڕاست بڵاوکات و چێ خراپ بڵاوکات و چه کامە باشە و کامە خراپە بۆ ڕادیۆش بە هەمان شێوە وەک ئاماژەمە ڕادیۆ لای ئێمە بەداخەوە خۆشبەختانە ژمارە ڕادیۆکان زۆرە سەر ناو ئۆتۆمبیلەکانمان ڕەنگە 40-50 محەتەی تیا بێ با بڵێن ئەگەر گوێ بگرین بەڵام کەمێکیان ڕەنگە ڕادیۆی ئەوە بن کە بەمانە ڕاستەقینەکەی ڕادیۆ هەموو ئەرکەکانی ڕادیۆ وەکو خۆی جێبەجێ بکە بەشی زۆریان وەک ئاماژەمانە پێشتر زیاتر وەکو پلەیلیست و فلاش میمۆریە ڕەنگە تەنها گۆرانی پلەیکە کە ئەمە بەخۆشمان نەکرێ بەڕاستی تۆ فلاشە و گۆرانێنی خواستی خۆتە یەکێتە ناو ئۆتۆمبیلەکەت بەتایبەت ئێستا ئۆتۆمبیلەکانیش پێشکەوتون ئاسانترە هەندێکیان زۆر بە
هەستیاری و ئەم گۆرانیانە خۆی دروستە هەڵبژاردنی فەرهەنگی کوردیا بێت گرنگە هەڵبژاردننی ناڵێمەوە بەشێکە لە ئەرکی کات بەسەربردن و خۆشی پێدان لە ڕێی موزیک و گۆرانی و ئەرکێکی خۆیەتی ڕادیۆ بیکە بەڵام فعلەن هەستیاری لە هەڵبژاردننی جۆری گۆرانیەکان و ئەو گۆرانیانی کە هەیە بیانی بنیان ناوخۆی لە ناوخۆی یا ڕەسەن و با بڵین ناڕەسەن و کۆن و تازە و بابەتانە چۆن هەڵێبژێری بە پێی وەختیش و لە ڕۆژێکی خۆری ئێستایان ناکرێتەوە گۆرانێدانی باسی بەفربارین کە لە کاتی نیۆڕای گۆرانێدانی بە شان و باڵی بەبیانی و بەیانی باش و بابەتان نابێ بۆیە نزیکەونەوەڕاست هەموویەکە بە گۆرانی وانێ هەندێک جا تووشێ و هەڵانەش بینە بینی لە بۆنێ چکە پلەی لیستێکە چونکە با بڵین ئەبدەیت نییە ڕادیۆکە بینی لە بۆنەیەکی خەمناکی نیشتیمانیا زۆر ڕادیۆ هەیە لە بەرەوەی پلەیلیستێکە کراوەتە سەری گۆرانی شاد و هەڵپەرچێ و زۆر بابەتی وای لەسەرە یا بە پێچەوانەشەوە لە کاتێکی خۆشە ڕەنگەم بابەتگەلێکی جیاوازتری لەسەر بێ بۆیە ئەبدەیت بوونی ئەم بابەتەوە بابەتی کات بەسەر برنە بەڵام بابەتی ئیجوکەیشناڵ و فێرکاری لە بەرەوەی ڕادیۆ وەک ئاماژەیان نەبەشێک لەوانش ئەچێتە هەموو شوێنێ ئاسانە لە وەرگرتنی بەراورد بە ئینتەرنێت و بە ئینتەرنێت تا ئێستش لە هەندێک شوێن نییە هەمومان مشکلێومان هەیە ڕەنگە سەفەرێکی بۆ گوندێ بۆ دەرەوەی شار بۆ شوێنەسێکی هێڵت نییە خەتر نییە خەتەکەی تۆ کامێەوەی من کامێن نییە بەڵام ڕادیۆ ئەمەی تێپەڕانووە تا ڕادەیەکی زۆر ڕادیۆ سنوور بڕترە ئاسانترەگا بەتایبەت بۆ ناوچە دوورە دەستەکان تا ئێستاشی لەگەڵ بێ ناوچە دوورە دەستەکان لە زۆر شوێنی کە لە زۆر کارە ساتە سروشتی و ئینسانیەکانی شاکە ڕۆیە بۆ نمونە لەم بابەتانی لە سووریا ڕۆیە لە غەزە ڕۆیە بینیمە کەناڵێکی وەکو جەزیرە ئەڵێەوە پەخشی ڕادیۆیی کەناڵەکەمان لەسەر فلان فریکوێنسی پەخشەکەین بۆ خەڵکی غەزە بۆ خەڵکی سووریا BBC کە دوای 85 ساڵ BBC عەرەبی کە زۆرێک لە خەڵک یادگاری لەگەڵ وشەی هونا لەندەن هەیە لێرە کە زۆری زانیاریەکانی لە ڕادیۆی BBC و لەندەنەوە وەرەگرت و زۆری ناوی پێشکەشکار و بێژەرەکانیان نەزانی دایخست بەهۆی ئەم شەپۆلی تەکنەلۆژیایە دایخست بۆ مانای پەخشی ڕادیۆی لەسەر مەوجی ئاسایی داخست لەسەر دیجیتاڵی بەردەوامی پێە بەڵام هەندێک حاڵەتە بۆ نمونە لەو ڕووداوانەی سوودان و سووریایە هەندێک سەعاتایی و پەخشی ڕادیۆیی ئەەکەینەوە بۆ ئەو خەڵکە چکازانێ و خەڵکە ڕەنگە دەستی بە ئینتەرنێت نەگات چکە دوور بێ لە حاڵەتی ڕووداوێکی سروشتی یا ئینسانی ڕەنگە یەکەم شتکە نەمێنێ ئینتەرنێت بێ یەکە ئینتەرنێتیش نەمات ئامرازەکانی دەستمان هیچی تیا نامێنێ بێت تا ئەلبومێکی ئەلکترۆنی هیچی دیکە ڕەنگە هەمووان بەسەرمانات بێ کاتێک تۆ ئینتەرنێت نیتر مۆبایلەکەت با بڵێن نیوزلێسە بێ سوودێکی و توێ نامێنێ خۆت بە خەریکەکەی بە سیرکردنی ڕستمی کۆن وەر بابەتێکی دیکە بۆیە مەسەلەی ڕادیۆ ئەمەی تێپەڕانەوە بۆیە گەر ڕادیۆ باش خزمەت کرێ باش بەڕێوە ببرێ ئەکرێ هێشتا ڕۆڵە پەروەردەیەکەی بە تایبەت کە سەردەمی ئێستایا پۆدکاست توانیوێتی جێگرەوەیەکی زۆر باش بێ یاخود ڤێرژنێکی گەشە سندوی ڕادیۆ بێ لە ڕێی پۆدکاستەکانەوە گوتمان لە سا چلوەکی کەسەکان لە ئەمریکا لە ماوەی مانگی ڕابردووە جویان لە پۆدکاستە جیاوازەکان گرتووە ئەکرێ درامای ڕادیۆیی تیابێ ئەکرێ جێڕانەوەی چیرۆکی تیابێ ئەکرێ بابەتی فێرکاری تیابێ و پۆدکاست تەبیعەتیەوەی هەیە بابەتی زنجیرەییە ئەکرێ ئەم زنجیرە پۆدکاستێکی تایبەتە هەبێت لەسەر کەش و هەوا لەسەر ژینگە لەسەر ئۆنلاین لەسەر فێربوون لەسەر هەر بابەتێکی دیکە کاتێک خەڵک جوێی لێگرێ کە ئێستا پۆدکاستی با بڵێن ڤیژوەڵیشمان هەیە بینراویشە بینی هەمان ڕادیۆ لە سیفاتە کۆنەکەی بەهۆی تەکنۆلۆژیاەوە نەماوە کە تۆ تەنها بە گوێچکە مامەڵی لەگەڵکەی بە چاویژەکرێ بیبینی دواتە یاخود بابەتەکانی وەکو تێکست مامەڵی لەگەڵکەیت و بیخوێنیتەوە بۆی ئەکرێ لە ڕێی پۆدکاستەوە کە ڤێرژنێکی نوێ بتوانین گوڕێکی کە بۆی بە ڕادیۆکان بینەوە و ڕادیۆ ئەکتیفترکەینەوە ئەگەرچی لەسەر ئامێری کلاسیکی ڕادیۆ وەریشی نەگرین لە ڕێی مۆبایل و ئەپلیکیشنەکانی ناو مۆبایلەوە یا لە ناو ئۆتۆمبیلەکانمانەوە یا لە ڕێگای ئەو سمارت سپیکەرانی کە هەیە گەل لە ماڵەکانە هەبێ توانی گوێ لەو پۆدکاستانە بگرین کە ئەویان ئاسانترە بۆ وەرگتۆکرێ پۆدکاستێکی سەعاتی دەربابەرەی بابەتێکی دڵخوازی خۆت بە دووسێک وەزبەی جیاواز گوێ لێ بگری ئەمڕۆ مەجالم نییە ئێوارەکەی گوێگرم مەجالم نیە شەو گوێگرم کاتێکی کاتمەوە سەری کە لەمە لە جیهانە زۆر برەوی سەنەوە مەسەلەی پۆدکاست لێرەش خۆشبەختانە هەیە بەحزێ محاولاتی زۆر باش هەیە لە هەندێک دەستگایە بە هیوای نوێی باشتر بکری ئینشاءالله زۆر باش اینجا دکتۆر لەگەڵەوەی کە ئێستا بۆنە لە گۆرانەکان کە لە یوتیوب هەمومانەتوانین چ گۆرانێکمان بێ بە ئارەزوی دڵی خۆمانەوە گۆرانە بخەینە سەری بەڵام هێشتا ئەو تام و چێژەی لەوەی کە گۆرانێک ئێمە لە ڕادیۆ گوێ بیستێ بین اینجا جاران دراما هەبوو لە ڕادیۆ کە تەنها دەنگ بوو و بەنامانە بوو کە لە شەوانە ئاکرا ئەوەیشان لار نەکرد بەنامەی بێدارانی شەو بوو کە زۆر خەڵکە بوو کە شەوانە چاوەڕێک بۆی گوێ لەو بەرنامانە بگرێت ئەتوانین بڵێن ئەو کاتە ڕادیۆ توانی بووی بەڕاستی جێگەی خۆی بکاتەوە لە دڵی هەمووانە لەگەڵەوەی کە ئێستا میدیاکان زۆر زۆرە لەوانەیە کۆمەڵە درامایەک بکرێت کە ئێمە هەر نەزانین باسی چی ئەکات و لەکوێ ئەکرێت و هەمووشان درامای کوردین دروستە بەدڵنیایی وەک ئاماژەمە لە ڕووی چەندێتی شۆنەتەوە فەرقەکە کەمی ئامێرەکان کەمی دەستگاکان ڕەنگە و کاتە هۆکاری بوو بێ ڕەنگە تۆ لە بریۆی مۆبایلێکی سیرەکرد پێ بێ هێڵی ئینتەرنێت لە هەموو ماڵەکانان نەبووە
هەموو تەمەنی ئینتەرنێت و مۆبایل لە زیرەکەوانە ڕەنگە 15-20 ساڵێ بێ بۆ شێوە فراوانی کە ئێستا هەمانە فەیسبوک خۆی تەمەنی 20 ساڵێکە بۆ ئەو کاتە ڕەنگە جۆرە لە ناچاری بوو بێ کە تۆی ناچار کردووە لە شەوا ڕەنگە گوێ لە رادیۆ بگری ئەو بەرنامانی کە باسی یا درامایەکی رادیۆیی کە کاریگەری زۆر بۆ لەسەر خەڵک ئێستاشی لەگەڵ بێت لە وڵاتێکی پێشکەوتووەکو بەریتانیا درامای رادیۆیی زۆر هەیە کە لە زۆرێک لە رادیۆکانەوە پەخشەکرێ گوێگرێکی باش و خەڵکێکی باش گوێیان لێگرێ ڕاستە ڕەوە گوتم لە ئامێری احتیاجی رادیۆ نەبێ و لەوێشەوە بێ باشتر کامرێکی هەرزانە و ڕەنگە پێویستە بە هێڵی ئینتەرنێت نەبێ بە کارەبایە بە پیلیا بە شەحن لێ ئێستاە تۆ زۆر ئاسان نتوانانی گوێی لێ بگری ئەمە ڕەنگە هۆکارێکی ئەوە بێت کاتێکیش تۆ گوێ لە بابەتێکە گری کە لە رادیۆیەت بەراورد بۆی کە خۆت ئۆن دیمان لە یوتیوبەکە بۆی بگەڕێەوە خۆت ئاماژەدا لە خۆیەوە ڕەنگە چێژێکت باتێ هەست بکەی جۆرێ لە هاوبەشی هەیە کە ئەم گۆرانی بەستۆنیت حەزل لێیە ئەو خەڵکی کەش هەیە حەزی لێ و رادیۆمە بۆ ئەم گۆرانی لێیە کەواتە حەزەکەی من حەزێکی با بڵین دروستە ڕاستە هەمومان ڕەنگە بە جۆرێ لە جۆرەکان حەزکەی نیونیک بیر شتێک بەس خۆمان پێی بزانین بەڵام خۆشتریشە کاتێک تۆ گۆرانیە درامایە سێرێکی خەڵکیی زیاتر گوێی لێگریا رادیۆی پەخشێکە کەواتە هەست دەکەم گۆرانیەوە بەستۆنی ئەم درامایە بەستۆنی حەزت بۆی هەیە بۆ بابەتی پۆدکاستیش بە هەمان شێوە ناڵێمە و بابەتە ئیدوکیشنال و فێرکاریانی کە لە پۆدکاستە هەیە سە کاریگەری زیاترە بیرمان نەچێت لە مەسەلەی گوێگرتن لە رادیۆیە بە تایبەت پێشتر خانمان لە ماڵەوە یا ئەو خاوەنکارانی کە کاری دەستی هەر شتێکی دیکەکەن خۆشمان ئێستا کە باسێکین تۆ لە کاتی ئۆتۆمبیل لێ خوڕینار کاتێکیکە چاود ناگرێواتە دیستراکت ناکە سەرنج پەرش ناکە هەموو دنیا ئێستا باسی ئەوەیە کە ئاڵێ مۆبایل مەمنوع ئەو مۆبایل بەکارمێنە لە کاتی شۆفێری چیچی بەسکەنس ناڵێ رادیۆ بەکارمێنە بۆ لەبەروی پەرش ناکات تۆ ئەکرێ خەریکی کاری خۆت بی خەریکی کاری ناوماڵ بی خەریکی ئیش و کارێکی دەستی بی بەڵام لە هەمان کاتیشدا گوێ لە رادیۆ بگریواتە پەرش ناکە و ڕەنگە بە تەرکیزێکی باشتریشەوە کاتێک تۆ با بڵین چاوت بەکار ناهێنیت لەوەی کە وێنەکان سەرنج پەرش بکات یا خوێندنەوە سەرنج پەرشکات تەنها بە گوێسکە بابەتەکان وەرەگری کاریگەری و تەرکیزی زیاتر بێ بۆیە سەرچاوی بەشێکی زۆر لە معریفەی کەسانی پێش ئێمە یاخود جیلی پێش ئێمە لە رادیۆکانەوە بە بەشێکی زۆر لە زانیاریان وەرگتووە لە ڕێی ئەو پرۆگرامە فێرکاری و پرۆگرامە پرزانیاریە باشانی کە لە رادیۆکانەوە پەخش کراوە بۆیە هێشتا ئەکرێم کاریگەری مابێت زۆر سپاس بۆ بەڕێزت بە هیوایەوەی کە لە لای خۆشمان هەوڵێکی زۆر بدرێت هەوڵێکی چڕ بدرێت بۆ پاراستنی رادیۆ هەوڵ بدرێت کە بەڕاستی لەلایەنە فێرکاریەکەیەوە هۆشیاری ڕۆشنبیریەکەیشەوە رادیۆ خزمەت بە تاکی کورد بگەینێت سپاس بۆ ئامادەبوونە زانیاریەکان ئێمە لە